هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی بەدەست بەرزبوونەوەی نرخی کاڵاوشت و مەک و خۆراکەوە دەناڵێنن. بەرزی نرخی سوتەمەنیش بارگرانیەکی زۆر زیاتری خستۆتە سەرشانی هاوڵاتیان لە کاتێکدا بەپێچەوانەوە. دەکرا بەرزبوونەوەی نرخی نەوت و سوتەمەنی لە جیهاندا بەبێتە هۆکارێک بۆ ئاسانکردنی ئەو بارگرانی ئێستا لە سەرشانی هاوڵاتیان دروست بووە. هەرێمی کوردستان لانی کەم ڕۆژانە 450,000 بەرمیل نەوت دەفرۆشێت، ئازارانی دیکەش بە قاچاق دەفرۆشێت و لەگەڵ هەناردەکردنی غازی سروشتی لە ڕێگەی تەنکەرەوە. لەو ڕێگەیەوە دەکرێت داهاتی مانگانەی حکومەت ملیاران دۆلار بێت و بارگرانی سەرشانی هاوڵاتیان سوک بکات. ئەم پارەیە بخرێتە خزمەتی خەڵکەوە بە دابینکردنی وزە و سوتەمەنی هەرزان. بەڵام بە پێچەوانەوە حکومەت سوتەمەنی بۆ ناوخۆ گران کردووە، گرانتر لەوەی لە ڕێگەی کۆمپانیاکانەوە دەیفرۆشێت بۆ ناوخۆی دابین دەکات. ئەمەش با پاساوی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە جیهاندا لە کاتێکدا وزە بەرهەمی ناوخۆییە و دەکرێت زۆر هەرزان دابین بکرێت، وەک ئەوەی کە حکومەتی عێراق بۆ هاوڵاتیەکانی خۆی دابینی کردووە. باپی داتا کە مانگی ڕابردوو پێگەی گلۆبال پترۆل پرێسس لەبارەی بەرزیاسی نرخی سوتەمەنی لە جیهان بڵاوی کردوتەوە ئاشکرا کردووە. ئەو وڵاتانی خاوەنی نەوتن بە نرخێکی زۆر هەرزان سوتەمەنی بۆ ناوخۆ دابین دەکەن، بەڵام ئەم هاوکێشەیە تەنها هەرێمی کوردستان ناگرێتەوە. با نمونە فەنزوێلا کە وڵاتێکی نەوتیە و نرخی 1 لیتر بنزین تەنها 22 سنتە. ئێران کە وڵاتێکی دراوسی عێراق و هەرێمە نرخی 1 لیتر بنزین با 53 سنتە، کە هەردووکیان پلەی یەکەم و سێهەمیان گرتووە. بەڵام لە هەرێمی کوردستان سەرەڕایەوەی کە خۆی خاوەنی نەوتە، ڕوا بنزین بۆ عێراق دەپاڵەوێت، بەڵام لە پلەی 36 دایە و نرخی 1 لیتر بنزین دەگاتە نزیکەی $1. بەم جۆرە ڕوسەیە دووپات دەبێتەوە کە نەوت نەبووەتەوە کارێک بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیانی هەرێم، با پێچەوانەوە بارگرانیەکەی زۆر زیاتر کردووە و گرانبوونیشی کاریگەری زیاتر لەسەر گرانبوونی شتومەکی دیکە کردووە. لە ماوەی ڕابردوودا حکومەتی عێراق ژمارێک ڕێکاری گرنگ و پێویستی گرتووەتە بەر تا گرانی سوتەمەنی کاریگەری لەسەر هاوڵاتیان کەم بێت، لا دابینکردنی بنزینی 400 دیناری بۆ شۆفێران و غاز بۆ نانەواخانەکان و گاز بۆ مۆلیدە ئەهلیەکان. بەڵام بەرامبەر بەم هەنگاوەی ناوەند حکومەت یارەم هیچ ڕێکارێکی پێویستی نەگرتووەتە بەر. ئەو بنزینەش کە بە کواڵەتیەکی زۆر خراپ بە شۆفێران ئارزانتر دەیفرۆشێت، کاریگەری لەسەر ڕێگری لە دابەزاندنی بنزینی بازرگانی و بارزبوونەوەی کرێی گواستنەوەی هێڵە گشتیەکان نەبووە. ئاوکات لە هەرێمی کوردستان بەرزی نرخی کرێی مۆلیدە ئەهلیەکان بۆ مانگی ڕابردوو بارگرانیەکی زۆر زیاتری لەسەر شانی هاوڵاتیان دروست کردووە، کە هاوکاری سەرەکی گرانی گازواییلە. لە کاتێکدا بەپێی زانیاریەکان پاڵەوگەکان یارێمی کوردستان گاز با کوالەتی بەرز بەرهەمدێنن، بەڵام بە قاچاق و بەنایاسایی کە هیچ مۆڵەتێکی بەرنەدەرەوەی نییە. ئەوانەی تورکیا و ئێران دەکرێت لا بەرامبەردا و گازەی لە ناوخۆدا بە گران دەفرۆشێت، کوالەتێکی زۆر خراپی هەیە و ئاماژە بەوە دەکرێت کە تێکەڵەیە لە ڕۆنی پیسی ئۆتۆمبیل و مادەی کیمیایی مەترسیدار.